هەنەی پێشمەرگەی سلێمانیش لە کشکی باراناوی پاش دوو شکستی لە سەرێک ڕێگەی بردنەوەکانی دۆزیە و 3 خاڵی گرنگی لە خولی ناوی عێراق بەدەستێنا. هەفتەی سێمی خولی ناوی عێراق و یاریگای فەرماندەییە. پێشمەرگەی سلێمانی لە کەشێکی باراناوی پێشوازی لە کازمیەی شاری بەغداد کردووە. هەر لە سەرەتاوە کوڕانی ڕێبا سدیق بە فشار و هێرش دەستیان بە یاریەکە کرد. دوای تێپەڕبوونی 33 خولەک عەبدوڵڵا سامر گۆڵی یەکەم و پێشکەوتنی پێشمەرگەی تۆمار کرد و نیوەی یەکەم بەو تاکە گۆڵە کۆتایی هات. لەگەڵ دەستپێکردنەوەی نیوەی دووەم تیپی میوان زۆر باشتر دەرکەوتن. لە خولەکی 48 گۆڵ یەکسان بوونەوەیان تۆمار کردەوە. پاشان هەردوو تیپ هێرش بە هێرش وەڵامی یەکدیان دەدایەوە. ڕایەنەری پێشمەرگە چەند گۆڕانکارێکی بۆ تۆمارکردنی گۆڵی سەرکەوتن کرد. یەکێک لەوانە هێنانە ناوەی ئیبراهیم سەباح بوو بۆ یاریگا کە توانی لە خولەکی 90 زایدەن سێ گۆڵی دووەم و سەرکەوتن بۆ پێشمەرگەی سلێمانی بنووسێتەوە و بە یەکەم بردنەوە بگەن. بن ئێمە پلانمان گۆڕی، یعنی تەنانە شێوازی یاریکردنمان گۆڕی بۆ ئەم یاریش یاریزانەکانمان ئەمانزانی کە زەحمەتە ڕاستەخۆ بچنە سەر شێوازی یاریکردنەکە خورسەر. بەڵام ئینشەڵا ئێمە بابەتێکی نەفسی هەبووە پێویستمان بۆ بکە لە شکستەکان نەجاتمان بێت و بچینە سەر بردنەوە. الحەمدولله ئەمڕۆ لەوە نەجاتمان بوو. لە پیشەگەرەکان درەنگ هاتوون، حتا ئێستا هەنێک لەیانەکان تا ئێستا هەنێ پیشەگەریان هەیە یاری پێشوو گەشتووە. ئەم درەنگ هاتنیان هەنێ جار درەنگ ئینسجام لەگەڵ تیپەکە دروستەکەن. ئێمە هۆکارەکە بۆ ئەمە ئەگەڕێنەوە، ئەویش بەهۆی ڕێکارەکان لە عێراق کە زۆر قورسە بۆ هێنانی یاریزانی پیشەگەر ئەمە ئەگەڕێنەوە بۆ ئەوە. بەڵام وەکو ئاسی ڕاستەقینیان ئێمە لە ئاسیان ڕازین، هەمویان خۆیان هەڵمان بژاردون. تەسەوڕەکەین هەتاکوم کات تێپەڕێت زیاتر ئینسجام لەگەڵ تیپەکە پێیاکەن. سواز بۆ خوددا ئەمڕۆ بردمانەوە و 3 خاڵی گرنگمان بەدەستهێنا. لە دوو یاری ڕابردوودا ئەنجامەکانمان خراپ بوو، بەڵام ئەمڕۆ بەرامبەر کازمیە هەرچەندە یاریکی قورس بوو توانیمان 3 خاڵەکە بەدەست بهێنین. ئینشاءڵڵا ئەم یاریە دەبێتە ڕاستکردنەوەی هەڵەکان و پشت بەخوا پێشمەرگەی سلێمانی سەردەکەوێت. بەو شێوەیە کوڕانی پێشمەرگە بە دوو شکست و برنەوەیەک پلەی 11 ڕیزبەندیان گرتووە. لە یاری داهاتووش دەبنە میوانی سەنەعات کارەبایی، یانەی کازمیەش تەنیا 1 خاڵی هەیە. ئەو بارانە زۆرەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو شارەکانی عێراق و کوردستانی گرتوتەوە بۆ یانەی پێشمەرگەی سلێمانی بوو بە خێر و بەرەکەت. پاش دوو شکستی لەسەر یەک پێشمەرگەی سلێمانی لەسەر یاریگای فەرماندەی ڕێگای سەرکەوتنی دۆزیەوە و 3 خاڵی گرنگی دەستەبەر کرد. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.